ئێرانش دۆوە لێ دەکەن لە دوای عێراق و ئێران ئەو ئەمن و ئێوەنە ئەو قسێ ئەو ڕۆ چەندی مانگە ئەو ڕۆ سێزدەی دوازدەی 2024 تورکیا وەکو سووریا وەکو ئێران دەکەویتە بەر پارچە پارچەکردن ئەگەر خۆی نەگۆڕیتن ئەو قسەیە ئەمڕۆ ینی 17 ڕۆژ ماوە ببتە سەری ساڵی 2025 ئەو تورکیا خودی تورکیاش پارچە پارچە دەبی ئەو خطەی ئێستا هەیە ڕێ ئەو زانیاریە لای منێ ئەو زانیاریە نەگەوە هەموو منتیقەی بەش دەکەن دەوڵەتی عەرەبی بەهێز دەبینن سووریا چ لە سووریا دەکا هەرچی چەکە دەیتەقێنتەوە لێگەرە کاکەت با لە قامشلیش بدە هەرچی چەکە دەیتەقێنتەوە هەرچی زانایە دەیکوژین هەرچی مەوادی کیمیایی هەیە لی دەداتن یعنی هەرچی نینۆک و پەنجەی ئەو دەسەڵاتە هەیە هەمووی وێران دەکات لۆ لەبەر ئەوی ناوێ ئیسرائیل ئەوە تەبعیتی باش خراپ ئەوانەی دژی بوونە لە بنەوە هەڵیان دەتەچێنی لۆ 50 ساڵی کەش خۆیان پێنەگیرێتەوە چۆن نازیەت کە دۆڕە هەتا ئێستا ئەڵمانیا خۆی پێنەگیرایتەوە وەی لێ دەکەن هاوڕێیان وای لێ دەکەوە من توینە گرنگ تورکیا ئێستا دەمی ئەوانە دەکە من قسەی برادێک ئەیگوت بڕوان پێ بکە ئاوا بە تورکیا گۆترایە تۆ دەمی هەر ئەو تیرۆریستانە بکە ئێمە پەکە لە لیستی تیرۆر دەکەین بەوادریشی دیار بوو دەشبینن ڕەنگی ساڵش کە ساڵ و نیوەشکەبی پەکەکە لە لیستی تیرۆریش دەبێ ئەو وەزعی ڕۆژئاوا بەرەو فیدرالی دەڕواتن بەرەو فیدرالی دەڕۆوەکو باشوور هەر سیستەمەک دێ ئایندە بۆ ئەو هێزە ئیسلامیانەی وێن دەرنابی ئەوە دڵنیا بن مستحیلە ئیسرائیل قبول بکە دەوڵەتێکی جیرانی بێتن هەر عەقڵ هاوەتە عەقڵ لێرەیە ئەو هەموو شەڕەی دژی هێزە ئیسلامیەکان دروست دەکە دەچێکەش کە دەتەنیشتە خۆی دروست دەکە دەبتە ئەمری واقع کوراگەر ئەوانە השר, מה אתה עושה כאן מתחת לאדמה? אנחנו כאן באגף התת-קרקעי כאגף רקפת נמצאים כאן, כלואים כאן, אותם נוח'בות, אותם חלאות אדם. אני גאה בנציב שב"ס שמיישם את המדיניות ומוכיח פעם אחר פעם יש בעל בית.